کەرتی تەندروستی گشتی هاوشێوەی کەرتەکانی تر بەرەو هەڕەسهێنانی یەکجاری دەڕوات. ئێستا لە نەخۆشخانە حکومیەکان کەمترین خزمەت بە نەخۆش دەکرێت و لە بەرامبەر ئەمەشدا کەرتی تایبەت کە هی بەرپرسانە ڕەواجی پێدەدرێ. کاتێک تۆ نەخۆشخانەت دا و دەرمانی تێدا دەست ناکەوی، دکتۆر لەوێن دەرێ ینی کاتێکی کەمی درایتێ نەخۆشیی زۆری لەسەر شانە، خەڵک ناچارە کاتێکی چارەسەری لە نەخۆشخانەی گشتی ناکرێ پەنا بۆ کەرتی تایبەتە بە نەخۆشخانەی تایبەتە بە ئەویش بەڕاستی زۆر عجیب و غەریب پارە لە خەڵک وەرەگرن، ینی بۆ لە خستخانەی عملیاتێک بە ئەگەر بکرێت لە نەخۆشخانەی گشتی ئەگەر بکرێویش بە ملیۆنێک برێ بۆ لە کەرتی تایبەت بە 8 ملیۆن بکرێ بۆ بە 2 ملیۆن نەکرێ کاکە با 100 زیاد ببی بۆ لە 100,000 نرخەکەی بخرێتە سەر. بۆی ئەمە قۆڕکردنێکی وازحە، ئەمەش دیارەکە بەشێکی هەرە زۆری ئەم نەخۆشخانانە هی خەڵکی دەستڕۆیشتوی ئەم وڵاتن هی بەرپرسیانن، یعنی ساتوانین نەخۆشخانە ناوی دەستی لەسەردا بنێن بڵێن ئەمە هی فلان بەرپرسەیە. بۆیە وای کردووە کە خەڵک بەڕاستی زۆر بێ ئومێدە زۆر بێتاقەتە لەمانە دڵنیا بن ئەمەش بەو شێوازە بەردەوام بێت، خەڵک تحملی ناکە قبولی ناکە، خەڵک داوای گۆڕانکاریەکە جا بە هەر شێوازێک هەبێت. ئەبینین خەڵکەکی زۆر ئەمڕۆ وەزعی دارایی بەو شێوەیە نیە، زۆربەی نەخۆشخانەکانش ئەبین بە ئەهلی کراون، یان نەخۆشخانەی ئەهلی زۆرە، خەڵکی مەش داهاتی بەو شێوەیە نیە لەبەرەوەی بێمەعاشیە قەیرانە، ینی خەڵک ئیمکانیاتی ئەوەی نییە بچی چارەسەری خۆی بکە لە نەخۆشخانە هەلیەکان، چونکە بارگرانیەکی زۆرە لەسەر خەڵکی فەقیر، دکتۆرەکانش یعنی وەک پێویست ئاور لە خەڵکی فەقیرەکان نادەنەوە، بە تایبەتی ئەگەر تەماشاکە سنتەری زۆر دروست کراون ئەو سنتەرانە هۆکارێکن، یعنی وەک بازرگانیەک لایەتەوە بەڕاستی خەڵکەکە زەرمەندی یەکەمە، بە پلەی یەکەم خەڵکەکە زەرمەندە. نەخۆشخانە تایبەتیەکانیش لەلایەن بەرپرسە حیزبیەکانەوە دانراون و بەویستی خۆیان خەرجی لەسەر هاوڵاتیان زیاد دەکەن، بۆیە دوجار باری سەرشانی هاوڵاتیان لەم دۆخە سەختە دروستکراوەدا قۆڕستر دەبێت. وەکوەش بینین ئەو کۆرۆنا هەندێک ڕاستی دەرخست کە مانەوەی نەخۆش لە نەخۆشخانەکان نەخۆشخانە تایبەتیەکان شەوانە بە 500,000 و بە ملیۆن و بەوانەیە کە ئەوە هەموو بەتاڵکردنەوەی بەرچی نەخۆشە و هەروەها خەم و ئازار و مەینەتیەکانی نەخۆش زیاد دەکات. لە نەخۆشخانە حکومیەکانیش ئێستادا عملیات بەستەنها لە حاڵەتی فریاگوزاری ئەکرێت، بەڵام لە نەخۆشخانە تایبەتیەکان بە شەو و بە ڕۆژ ئەکرێت. ئەوە بەڕاستی وچێوەیە کە دوو دەواازە هەبن، دەواازەیەکیان سەلامەت بێ لە کاتی کۆرۆنا و لە دەواازەیەکی کەشیان هیچ مشکلە نەبیت، کاش بینین کۆرۆنا لە هەموو کوچکە لە بەرەچەم کوردستانە بوونی هەیە. ئەمە ینی شتێکی نامەنتیقیە کە ئاوا بە وەزعی نەخۆشەکەن وەروان نەخۆش دووچاریەوەیەکەن کە پارەیەکی زۆر لە حاڵەتی نەخۆشیدا سەرف بکات. هەرێمی کوردستان ئێستا بەدەستدەیان قەیرانی جۆراوجۆری دەستکردەوە دەناڵێنێت. هەڕەشەی ڤایرۆسی کۆرۆناش ئەوەندەیتر دۆخەکەی خراپتر کردووە. هاوڵاتیان بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانیان نازانن ڕوولەکام کرد بکەن، بۆیە ئەگەری تەقینەوەی ناڕەزایەتیەکان بەڕووی دەسەڵاتداراندا ئەگەرێکی نزیکە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام.